ئەزیزان و بینەرانی خۆشەویست ئەوەی دەیبینن بازاڕی کۆتری سەلامە و بازاڕی کە ناسراوە بە بازاڕی موبایل و پێگە ئەلیکترۆنیەکان دیارە لێرە ڕۆژانە بازاڕی موبایلی شاری هەولێر هەموو کەوتۆتە کۆتری سەلامەوە بازاڕە تایبەتە بە فرۆشتن و پێداویستەکانی موبایل و بێگومان یەکێک لە پێداویستەکانی موبایل کارتی ئینتەرنێتە یان کارتی پەیوەندیە ئەمڕۆ دەمهەوێ باسی ئەو بکەم هۆکارچیە کە دەبینن خەڵک گلەی هەیە لە کارتەکانی پەیوەندی و نرخی پەیوەندی بێگومان نرخی پەیوەندی لە ئێستاکەدا لە هەرێمی کوردستان لە ئاستێکی بەرزدایە دەبینی کارتێکی 500 بە 6,000 و 6,500 کارتێکی 10,000 بە 12,500 و خەتەکانی ئینتەرنێت لەگەڵەوەی کە کۆمەڵی کۆمپانیای زۆر زەبەڵاح و زۆر گەورە هەن بەڵام هێشتان لە ئاست داواکاری خەڵکدانین و خەتەکان وەکو پێویست نین و خەتی ئینتەرنێت هێشتان خەڵکی هەرێمی کوردستان کێشەی زەعیفی خەتی ئینتەرنێتی هەیە بۆ ئەمڕۆ دەمهەوێت تاوتوێ ئەم تەوەرە لەگەڵ هاوڵاتیان بکەم و لە کۆتری سەلام بم بزانین هۆکار چییە کە خەتەکانی ئینتەرنێت لاوازن و هێڵی پەیوەندی کارتەکانی ئەوەنە نرخیان بەرزە ئەخۆ بەهۆی ئەم قەیرانەوە هیچ لە نرخی پەیوەندی هاتۆتە خوارێ تاوتوێ تەوەرە لەگەڵ هاوڵاتیان دەکەم من لەوان دەپرسم وێوەش بینەری بەرنامەکەمان بن. هەم ئیتسال هەم ئەنتەرنێت هەمووی فێرکردن لە خەڵک خۆکردن لە چاوی خەڵک بێسە شەریکەی لە کۆڕەشی دەست پێ بکە لە خەتی لە موبایلی تا با ئەنتەرنێت ژارەکە یەک شەریکە زێسیقینی کۆڕک دەی بە 12 5 بە 6 لۆ 5,000 بە 6,000 پێت دەوێرم و لێ دووەردەگرم ئەوەیە کاتەکە 5,000 دەستێن نووسرایە ئەمە دەوی بە 6,000 فرۆشتنەوە بە 6,000 فرۆشتنەوە 150 یاری خێرا بێگومان تەلەفۆن بەکاردێنی وەکو گەنجێگوانی بەڵێ نرخی پەیوەندیەکان چۆنە لە ئێستاکەدا نرخی پەیوەندیەکان گونجاوە بۆ نمونە و کارتێک کە جەنابەت دەیکڕی هەر کۆمپانیایەکە کارتەکە هەرزانە وەڵای مۆزوع لەسەر کارتەکەی لۆ هەرزانی نا هەرزانیە لۆ هەرزانە ئێستا کارتی کۆڕک ئەگە بینە سەردەمی پێش و قەدیم 5 بە 5 بوو ئێستا 5 بە 6 ڕوبعە بە 6 بە 6 ڕوبعە دێستا کارتی فاسلینگ و ئەوەی کارت فاسلینگ شەریکە دەرێتن 15 زایتێکە 18 گیگایە 18 گیگایە کە ڕاستە بەس لە هەما کاتە لە 18 گیگای بەخوای ماگانە سێ چارێکای هەیە بەخۆی دەباتەوە هەروە خۆی نەقز دەکا تۆ قەت متابعەت کردێ بزانەوە کو خۆی یعنی کارتەکەی دەبات دەبا کەلۆ کارتەکەی کارتەکە شەریکە ئەگە بێسە شەریکەی لە کۆڕەشی دەست پێ بکە لە خەتی لە موبایلی تا با ئەنتەرنێت ژارەکە یەک شەریکە زێسیقینیە کۆمپانیانێک ئێستا ئیشی ئینتەرنێت دەکەن جێسیقینی وەڵای لەکنە من نا بەخۆی جەزەی سیقەنین ئێستا هەیە دەرێ 25,000 ئێستانە ڕۆژ دەرێ 25,000 فریە فری نییە نا درویە فری نیە لۆ فریە ئەوە گێگات دەداتێ 80 گێگات داتێ 70 گێگات داتێ ئەو دەرێ فریە بەکەی خۆ داونلۆدی پێ بکە ئەتوکە لە ماکاتداگە بری فری معنێت هۆشتش پێدا بەزنی و ئەو کارتە نابێ خلاص بێت تا یەک مانجی بەس کارتیدا سەری 25,000 80 گێگات دات 80 گێگە خلاص بڕادەوەستێ گە یەک ڕۆژ خلاص گەر بەدە ڕۆژ خلاص و ماگەش خلاص فریە ڕاست نییە کە دەڵێ فریە ڕاز نییە دوو لە ڕاستیتن ئەوە دەرێ فریا بەس فری نییە خەکانیان چۆنە بۆ نمونە ئێستا کارتێکی نەورۆزی 25,000 بە 25,000 خەتەکەی چۆنە یان لە ڕووی قوتەوە ئینتەرنێت قوتەوە باشە لۆ خەتەکەی باش ئێستا تێدەگەی بەس دەم نادەمەویش وڵات تێک دەدا تێک دەچی خەت نامینیان دەم نادەم زایفی دەکات کە لۆ بەجێریەوە خەرکە زۆر بەکاردێنی ئەوانە یەک سیستەمی نینە نا ئەتومانگەنەوەکو گەنجێک ینی چەند پارەت لە بۆ بە تەلەفۆن و بە ئینتەرنێت بە پەیوەندیەکان نزیک چەند مانگانە چ ڕێژە پارەیەکت بۆی داناوە وەڵی ئیزینەکەم مانجێ 12,000 مە ماگەکە تەلەفۆنەکەی تەواوە ڕۆژێ 4 ساعت بەلاشە ئینتەرنێتەکەش بەخوای ماگانە 15 دەکە ماگە و دەگمەن بتەمانجە دوو کار کەمە 30,000 ئەگەن هەر ماجە 15 ئەوە 30,000 گۆڕش بەڵا کارتە شتێ دەکەم بە 15,000 ئەو 15 ئەو 12 کۆڕەکە شتێ دەکەم بە 6 ئەرۆندا یعنیەوە 27 کۆڕەکی 6 یعنی 33,000 مانگانە گەنجێک بەس بۆ تەواو بەس بۆ کارت ئەوە دنیاگەن 33,000 کە مانگانە تەسلیمی ئەنتەرنێت و بە پەیوەندیکردن دەکەی لە ڕێ ینی لە ئاسدا خوازی تۆیە
ینی لە ئەس داخوازی تۆی ئەو پارێکە دەدەی هەموو شتانی کە دەتەوێت لۆتی جێبەجێ دەکەن هێشتا خاوە نا بەخۆی دەستانی کو ئێستا لۆ قەزی پارەکەش لۆ من لەوانەیە باش بیتن لۆ هەمان پارەکەی لە هەما کاتا زۆرە بەس لۆم باشە چکەم کابراایەکەم برێ نەرێ فەرقم هەیە مەسن ئێستا هەیە بەس ئەو پارەی نییە هەیە ئەو پارەی نییە باش ئێستا ئەو بەچیش پێ بکە ئەو بەس تەلەفۆن بکەیان ئەو بەچ خەتی بکاتەوە باش بسم ئەو هاوڕێت بزانە ئەو پێ چۆنە تۆ نرخی ئینتەرنێت پێ چۆنە ئێستا کە لێرە نرخەکانی گونجاوە بەخوای گونجاو برێم گونجاو نییە لا سنسۆرەکمان نییە سنسۆر بەڕاستی پێ هاوڕێت دەڵێ کۆمپانیاکان ڕازگۆنین و هیچ متوانم بە هیچ کۆمپانیایەک تۆ شاوڕای ئارە وڵای هاوڕامە و بەفعلی بەکرداریش تاقیمان کردوتەوە فاستنگ دەباتن تیشکنێت دەرێ فریە ئەوش معدودە 100 گیگایەک دەدات یەگەنە فری نییە یەک یوزەریشە یوزەری بکەیت 2 3 4 5 هەر نامینێ خەت بەخوای ئێمە بڕک لە دەرێ شاری مارمان هەر لەوێ خەتە نامینێ بەڕاستی سوێنزاروێ خەتە نییە سبێنان زوو هەیە ئەوش کەس خەت نییە ساعت عکس سبێنێ شەش سبێنێ هۆکار چییە کە سبەینان زوو هەیە ینی زۆر زاو شتێمان جێبیست دەیت سبەینان زوو هەیە و شەوان درەنگ نییە خەرەکەمی نووسیا ئیش بە ئەنتەرنێتەکەی ناکە ئەوەیە شەوان خەرەکەم لە سەی ساعاتێ دێتەوە ماری هەمووش ئیش لەسەر ئەنتەرنێتەکەی دەکاتن کانش بەلۆ دەکەت چەند لۆدی لەسەر بوو ئەوەندا یوزەری خۆت یەک یوزەرە لە مۆبایلی خۆ دەگە بکردە 2 3 دەبێت هیچ شوێنەکەیوان ئیشوێکەن ئەو هەیە نرخەکەی چۆنە بەڕای تۆ لە ئێستاکەدا نرخەکانی گونجاوە نرخەکانی گونجاو نییە گونجاو نییە تۆمانگانە چ ڕێژە پارەیەکت بۆ ئینتەرنێت داناوە بۆ ئینتەرنێت پەیوەندی کۆڕک و فاستنگم هەیە تقریبا ئەو 15 بە 15 30,000 کۆڕەکەم 15,000 30,000 داواکاری تۆیە نا باشە لە چ شوێنێک بووە بۆ نمونە کارتێکی 5,000 بە 6,000 بکڕێت گونجاو لە شوێنێک نەبووە لەو وڵاتانە بە پوینت کار زیاد بووە مزارە کرایە و کەمتریش دابەزیتەوە لە فعلی خۆی لە پاش مزارەکەی یعنی لە پاش ئەوەی مزارەیان کردیە زۆر لەوەی کەمتریش بووە کە قەدیم هەبووە ئێستا 5,000 بۆ لێرانە کردیانە 6,000 ڕۆبع گەبێت و ئەو خەرکە ڕازی نەبە لەوانەیە بیان کردبێ 4,000 قسەکەیە دەرێن کات ئەرزان دەبی بەس کەنج نەرزان دەبی وچی ئەو قسەی ڕاستە کە دەڵێن کارت هەرزان دەبێت دەست تقریبا سارێکە هەش مانگە هەروە دەرێن هیچ دیار نییە هەشت مانگە نزیک ساڵێکی توژێت لەو قسەی دەبێت نرخەکانی کارد ئێستا چۆنە بەڕای تۆ کارد بە 6 ڕۆبعچیە فاستنگ ئەنوایە 25 15 39 گران نییە لە ئێستاکەدا بۆ نمونەوە کارت گرانە کارد بە 5,000 عق خۆیتی کۆڕک بە 10,000 عق خۆیتی 12 ڕۆبعکە چییە ینی معنای چیە 2,000 ڕۆبع فەرقی زۆرە بە چەندیایی کۆڕە 10,000 بە 12 ڕۆبعچیە بە 11 و 900 تقریبا دێنن مێس لۆ 100 لۆ ڕۆبعچی لۆ 300 ناری کاری دەفرۆشی کابرابایی دەوەڕقەبی زۆرەکەی دەکرێت 30 کاردی پێدێ ئەمووی 15,000 خێر نییە لەبەر چ کاردەوەندە گرانە ینی هۆکارەکەی ئەو باجەیە کە خراوەتە سەر هێڵەکانی پەیوەندی بەڵێ باشە ئێستا کە ئینتەرنێت خۆت بەکاردێنی بەێ فاسنجی بەکاردێنم چۆنە وڵی جار بار باشە و جار بار باش نییە و ئەوەیە ئەو مانگانەی بەچەندە و کارتەکەی بچەندە پازدەی بەخوای پازدەی تێ دەکەم بە 4 شەوی دەکات تاوە دەبی کارتۆشکە تێ دەکەمەوە مانگانە تێ دەکەم وڵا چەند پارەت دەچی بەس لەو پەیوەندی و بە ئینتەرنێتی وڵات 30,000 بەس کارتە بەخوای ئارێ وڵا سەرمانگەن کار تێ دەکەم چاردەی مانگەی پازدەی مانجێ تا دەبی کارتۆشکە تێ دەکەم پەیوەندی تەلەفۆن کۆڕێک ئێستا فری 18,000 کارتی تێ دەکەم زیینیش 10,000 تێ دەکەم دو فاسیش تێ دەکەم $50 بەس کارتە باشە وەکو پێویستە ئەو تەلەفۆنانەی کە بەکاریان خەتەکە وەکو پێویستە پێویستە ئێستا مسیم کارت فرۆشم لە کۆتری سەلام تەلەفۆم زۆر لۆ دێ برادەر لۆم دەکا هەیە تەلەفۆنمانجی 5,000 کاری تێ ناکە من لەوانەیە بە زیاتر قسەی بکەم لەوانەیە 15,000 20,000 30,000 قسەی بکەم چکە هیچم لەگەر مشتریە و عارەبە و خەتومەتیان دەمێ برادەرە و مەشغولی و شتانەمە و تاوە نرخی پەیوەندیەکان ئێستاکە چۆنە بۆ نمونە نرخی پەیوەندی مۆبایل لە ئێستاکەدا هەرزانە گرانە وڵی مامۆستا ئێستا با چش بە عام گران بووە نرخی پەیوەندی بڵێ نرخی کارد برێ کارد ئێستا زۆر گرانتر بوو لە چاو پێشتر کارت هەرزان دەکرێت ئێستا جێ گران دەدەن جێشەی هەرزان دەدەن لێرانەش زۆر جێ چتی گرانە چتیشە هەرزانە باشە کارتێکی کۆڕەک یان زین 5,000 بە چەند دەکڕی 5,000 لە جێ هەیە بە 6 ڕۆبعی دەکڕی جێشەیە بە 6,000 دەکڕی بۆ نمونە جێژوش مەتاڕی یان جێشکە لەوانەیە بە 8,000 بەش چا دەکرێت گونجاوە کارتێکی 5,000 بە 6,000 بکڕی نەخێر زۆر هیچ نیوەڵا و زۆر ششی غەدرە غەدر یعنی گونجاو
هیچ شتێکی لە خەڵکی بەڵێ دەکات زۆر غەدرە هیچ شتێکی باش نییە ئینتەرنێتی بەکاردێنی تۆ بڵێ باشە مانگانە چەند پارەی دەدێ کارتی چ خەتێک بەکاردێنی وڵا ئایدیزل خەتەکە چۆنە لە ڕووی سەریعیەوە وڵی خەتەشی باشە سەریع یعنی لەخوا بزات باشە بەس خەت بۆ نمونە لێ پێشتر خەتمان دەکرد لێرانە سەرەتاکە ڕێبەر هاتبوو بە 100,000 دەفرۆشرا یان بە 65,000 دەفرۆشرا خەت زۆر باش بوو داونلۆد تۆ مشتی بەلاش بوو داونلۆد بەلاش بوو مانگانە شەو ڕۆژەت کردەوە بەس ئێستا ڕێبەر وەچی پێشتر نییە هایماکس شعی نەشێوە بە زۆر هایماکسشان قەپات کرد هەموو شەریکان کە سەرەتا دێن بەهێزن و دوای وردە یەکەم زار بەڵێ یەکەم زار بەهێز دەگەن دوای وردە تێچیت دەن تۆ مانگانە چەند پارە بە نرخی پەیوەندیەکان و نرخی کار دەدەیت بەعام حیساب بکەن بەس بە خۆم یعنی نێزیکەی 40,000 ئەها لە ماڵەوە خەت لە ماڵەوە وڵی 4 کەسین بەس بە خۆم و خێزانم هەرە و دۆمان کارت و شتی بەکاردێنین ینی باشە بە تۆ خێزانە نزیک مەسرفتان بۆ نمونە لەوانە بەزی کارتی 60,000 بێت تۆ چل بەکاربێنی ئەویش بانی وی تۆ بەکاربێنی بە ئەخ ئەویش ئەنتەرنێتەکە هەر لەگە منە ئامە چکە ئەنتەرنێتەکەی ماڵەوە هەم ئیتسال هەم ئەنتەرنێت هەمووی فێرکردن لە خەرک خۆکردن لە چاوی خەڵک بێسە شەریکەی لە کۆڕەشی دەست پێ بکە لە خەتی لە مۆبایلی تا باتە نژارەکە یەک شەریکە زیسیقینی کۆڕک دەی بە 12ەیە 5 بە 6ە لۆ 5,000 بە 6,000 قوربان پێت دەوێت و لێ دووەردەگرم ئەوەیە کاتەکە 5,000 دەستە نووسرایە ئەمە دەوی بە 6,000 فرۆشنەوە بە 6,000 فرۆشنەوە 150 ناری خێرا نرخی پەیوەندەکان ئێستاکە چۆنە بەڕای تۆ والله نەخی پەیوەندیەکان هەمووی گرانە گرانە ئارێ وڵە تۆ چ کارتێک بەکاردێنی شەریکەیە وڵی ئەمن کاتی کۆڕک و نەورۆز بەکاردێنین کۆڕێک بە چەندە کۆڕک بە 6,000 گونجاوە 6,000 والله زۆرە چەند بێ باشە بەڕای 5,000 باشە 5,000 بە 5,000 بێت ئارێ وڵە ئەدی نەورۆس نەورۆز کاتی بە 10,000 هاخۆی بتە 8,000 لۆ لەبەر 8,000 ینی زۆرە ئارێ وڵا زۆر ئێستا قەیرانە پارە نمە ئیش نمەیە وڵی لە سمێنی هاتمە بازاری ئەو 3 ڕۆژە دینیارم ئیش نەکردێ والله بەخۆم ئیشی موبایلەکەم لە بازاری لۆ ینی ئیش نییە بکرە مەعاژ نییە ئیش نییە کار نییە بەخۆی هیچ ئەو هەموو پارەی کارتوانە ژۆک هەر وەکو خۆیەتیوە نییە ئارێ وڵا هیچدانە بەزیە ناوەڵی هەر وەخۆیتی خەتی ئینتەرنێتی بەکاردێنی وەڵام من هەم بوو بەس ئێستاکە نمایە وڵا لەبەر چ نەدمایە وڵی لەبەر مالە زەعیفە مالیە زەعیفە وڵی ینی دارایی وی لەوانە کردیەکە ئەو ئینتەرنێتانە بەکاردێنی ئەدی تەبانە دگو ئەو خەت دەدا ئینتەرنێت پێشترە تو مانگانە وڵی ئەم مانگانە ئەم زارێ ئەوم نەکردی کاکات بکردی بە 5,000 وڵا ئەوە خەتەکە زەعیف بوو بەشی نەدەکرد زوش خلاص لە زوو زۆی وڵا خلاص بوو بەڕاستی خەتەش ناخۆش ئەو نەبوو باش چێ بەکاردێنی کۆڕەگ ئاسیا زیینچ بەکار وڵی ئێستاکە ئەوە خەتمەتم نمایە خەتی کۆڕەی سیمکارت کۆڕەی بەکاردێنیان بڵێ ئەوە سیمکار کۆرش بەکاردێنم کۆڕە کۆڕە کارتی بە چەندە وڵا کۆرە کە کارتی بە 6 ڕبعچە بڵێ بە 6 نییە بڵێ تەبانە وڵا لەو بێشەی مانگان چەند کاری داخلەکەی وڵا من عسەب ئەوەی خۆم ئەم ئێستا ئیشکارم نییە ئەوە بەڕاستی ئەمە توانە ئەوم نیە کەسم کاتە بکڕم بە باشی سوگە نیتم ئەگە وەش ئیش هەبی کە ئیش دەکەین ئەم ئێستاکە ماگە لە ئیش دەکەم یەکیش بەدەست نەکردیا دیدە منە مۆدان موبایل بکردم فرۆشمەوە ینی نا وڵی ئیش بەدەست نەکردیا ئەرە وڵی ئیش نییە ئەوە هۆکارەکە ئەوەیە تقریبا 5,000 ئێرانی هاتنە هەولێرێ ئەو معاربە هاتیە سووری لێرەیە ناوڵە بەڕاستی ئێسام کوردم لێرانە ئیشش نییە عرب و سووری و ئیرانیەکە طبعا ئەوانم لەو لێرنە حرب لەو لێرێ ئێران لەو لێرەیە بڕۆ فیلیپینی ئەو قەوم هەمات ناو لێرێ ئەمە ئەمسا کوردم ئیشەکەم نییە خەڵچە و لێرەشی بەڵێ تەمان ئەوە خەرچە و لێرەمە خێزەنداری ناو لە ژنەینە لۆ تا ئێستا ژنەی وڵی بەڕاستی ئیش نییە خانمانی نەبی ژنکو بینی خۆ خۆش نەبوو حالاقە تەباتە ببێمارێ بانە سەلازێ ونیا ژنماری دەوێ هەم شتێ نرخی پەیوەندی ئێستاکە چۆنە بەڕای تۆ ئەخستا کارت لە بازار بە هەم گرانە هەم کارتە گرانە
تو بە 11 و 850 دەکڕێت کارتی زین دەبی بە 12 فرۆشیەوە یان بە 12 ڕۆژ دەفرۆشیەوە نرخی زۆر گرانترە ینی دەگە بە 12 فرۆشین 150 ناری تەبعی خێرا دەرێن 12 ڕۆژ کابرا دەرێ کاکە گرانە ینی 12 ڕۆژ زۆریان پێ گرانە خەرک فعلەن گران نییە کارتێکی 10,000 بە 12,000 زۆر گرانەکە بەخۆی 10,000 لەسەر نووسرا ئێستاها کاتەکە 5,000 لەسەر نووسرایە ئەمە دەبی بە 6,000 فرۆشنەوە بە 6,000 فرۆشنەوە 150 ناری خێرا هەنی ئیسپادە ناکەین بە 5,000 دەرناچی بوون نا لە شەریکەی بە 5 و 850 ئەمە دەکڕی بە جملە بە 6 دەفرۆشی 150 ناری خێرا ئەگەر بنێ 6 ڕۆب کابرا ناکرێت بە ڕۆب ناکڕیتن نرخی زۆر گرانە وڵای کارەکە دەگەڕ شەریکە دەبی ئەنگۆ بچن لەگە شەریکی قسەی بکەن ئێستاوە لەگە قسەی دەکەی هیچ ئیسپادە لەمە ناکەی گلەیتان هەیە لەوەی وانە زۆر گرەیما هەیە نەکەمە هەر هاوڵاتی بە عام گلەی لەو کاتانەیە زۆر گرانە نرخەکەی بەس هیچ دەسەڵاتی لەسەر دەمەدانی ینی وەکو خۆت تۆ مانگانە تەنها نرخی پەیوەندی و ئینتەرنێت چەند پارەی بۆ سەرف دەکەی ینی بە کارتەکە ینی لە ئەتەرێتی بخۆم 15 بەکاردێنم کە لە فاستنج دەکەم کارتی پاس دەکە بخوای بەش ناکاتن جارە دە ڕۆژ دەمینێتن و خلاص بنی خلاص دەبێتن بەش ناکاتن ئەوە 15,000 ئەدی کارتێکی چ کارتێک داخل دەکەی بخۆم فاستنجی داخل دەکەم جگە لە فاستنجی پەیوەندی کۆڕەک و لەگە زیینی دەی داخل دەکەم کۆڕەچش دەی داخل دەکەم ئەوە 24 بە 15 39,000 بەکاردەی مانگانە 39,000 بەستۆ ئەدی ماڵۆش عینە وشی من زیینی و کۆڕەک و ئەتەرنێتیانەیە ینی مانگانە ماڵی چوەکو تۆ لەوانەیە نزیک کرێتیشم بەخۆشم لۆشم ماعاشمێ ماعاشکی پێشمەگاتی بەشم ناکە چەم لە محکومەتیە نزیک وەرەقەیەک یعنی ماگانە $100 بەس بۆ ئەو هێڵانی پەیوەندی $100 نییە بەرەوە زۆرە بەس دەکەی عندێ خۆت بەخەری چتەش خەریکەی ئەوالاتوانە بفعلە ئێستا کاتێ بوون منە 5,000 بتەوە 5,000 وەوە زۆر گونج زۆر باشتری شەکەم تا 5,000 شتشی دەباتنی ینی هزار نەرکمە بتەوە هە باش هە زۆریشە بەس هەر باشە عین لە چاوەی کە 2,000 ببڕی ئەوە لۆن منە 5,000 نووسرات ماقولە بە 6,000 بکڕی نەنووسرات دۆلاریش عین 5,000 احتیاجی نووسرایە 6,000 لێوە دەگری ئەوش هەر زۆرە لە هاوڵاتیانش هەر زۆرە سەلۆمش خێرەکە شکمەکە بفرۆشم ئەو خەتانەی ئینتەرنێت ڕاستگۆنە لەگەڵ خەڵکی بۆ منە و مێگابایتێک کە دیاریان کرد بالفعل نازانم بەس دەبەن ینی لێت دەبەن وەک شتەکەت هەلێ دەمە لە دەزم برێ فاستنج بەکاردێنی فاستنگ 15,000 ینی فعلا نەتوە 20 ڕۆژ 18 گیگای بەکاردێنی ناتۆ پێرا ناگەم ینی خلاص دەبی زوو دە ڕۆژ دەمینێ 12 ڕۆژ دەمینێ خلاص دەبیتەوەی ئەوەندە ئیش پێ دەکەیان پێ دوایە شەریکە ڕاستخوا دەبی شەریکە ڕاستگۆنیە چکە تو بەشت دەکەم بە تاقتە بەکاردێنین بخۆم هاینشتە شواش پێ داوانە ناکەم کە هە خلاصی دەبیتن زوو خلاص دەبیتن ئەنۆ دەگەڕێت شەریکە دەبێ پەیوەندیارەکان دەبی لەگە شەریکە قسەی بکەن تاواکاری مێ لە حکوومەتی کە بۆ شتێک دابستەوە بسە شەریکەی قسە بەرێ قسە لەگەڵ کۆمپانیانە بکاتن کە نرخەکەی دابەزێتون خەرکە کاردەش 15 داخلەکە بەشی ناکاتن یان سری داخل دەکەم ماگانە ئەو بەش دەکاتن بەزە 15 داخلەکەی لۆی کە 15 داخلی پارە نێ لۆی 15 داخلەکەی ئەزیزان و بینەرانی خۆشەویست کە ئەوەی گوێبیستی بووم پەیامی بەشێک لە هاوڵاتیانی شاری هەولێر بوو کە باز لە گرانی نرخی ئینتەرنێت دەکەن یارە خەتی ئینتەرنێت لە ئێستاکەدا زۆر گرانە و هاوڵاتیان گلەییان لێ هەیە وەزایدەنەوەی کە ئەو خەتەی کە بۆ نمونە ئەو نرخە پارەشی پێ دەدەی کوالێتێکی باشە ناداتێ یان خەتێکی باشە ناداتێ خەتەکە خەوە من هاوڵاتی زیاترتان بۆ وەردەگرم لەسەر گرانی نرخی کارتەکانی مۆبایل و ئینتەرنێت لەگەڵمان ببێننەوە. هەم ئیتسال هەم ئەتەرنێت هەمووی فێرکردن لە خەرک خۆکردن لە چاوی خەڵک بێسە شەریکەی لە کۆڕەشی دەست پێ بکە لە خەتی لە مۆبایلی تا باتە نژادەکە یەک شەریکە زیسیقین کۆڕک دەی بە 12 5 بە 6 لۆ 5,000 بە 6,000 پێت دەوێت و لێ دووەردەگرم ئەوەیە کاتەکە 5,000 دەستە نووسرایە ئەمە دەبی بە 6,000 فرۆشنەوە بە 6,000 فرۆشنەوە 150 ناری خێرا ئێستا ئەو پازدەی بە چەندی و پازدەی 15,000 ئەدی کۆڕک دەی بە 12 5 بە 6 لۆ 5,000 بە 6,000 پێت دەوێت و لێ دووەردەگرم ئەوەیە گەنە بەخۆی پێ 5 داری تێدایە هەر لەو گۆڕەی وەردەگرن
لەو گۆڕی ئەوە 5,000 باشە ئەوە زومی کامێرەکە بابینەوە 5,000 بە 6 ڕۆ بەچیە لەبەرچی ینی بازە حکوومەت بازی یەخستە سەر کۆمپانیایەکان کۆمپانیایەکانش یەخستە سەر هاوڵاتی بازەکە ئەمن و ئەتوو ئەو خەڵکە دەیدا کۆمپانیا ئامادە نیە لە قیسخۆی بیدە نەخێر لەکاتێکەوە بۆ کۆمپانیا ینی بۆ خەڵک نییە و بازێکە دانراوە بۆ نمونە بەخۆی ئەو بازەکە لەسەر کۆمپانیای دادەندرێ کۆمپانیاش دەیخاتەوە سەر هاوڵاتەکەی سەر بەکارهێنە چێ بەکاردێنی ئەو بازەکەی دەدا خەتی ئینتەرنێت ئێستا کە چۆنە لە ڕووی کوالێتەوە باشە کامەیان باشی یەک بۆ نمونە دیاری کراوە مەسەلەن 50 نەوە ئینتەرنێتمانە هیچی بەکەلێک نایە باش ئەو خەتانەی کە دەڵێن فریە بۆ نمونە کۆمەڵە خەتی فری دەرچووە ڕاستە و خەتە فریان فریە ئێستا فاستینگ فریە بەڵام فریەکەی بەکەلێک نایە لەو محلەی شەبەکە هەیە لە محلەش کە شەبەکەی نییە لێرە دەڕۆی دەچێت کۆی هەتا دەگەی کۆی دەوە 50,000 قەتع دەبێەوە کەی ئەنتەرنێت ئەو هەیە هیچی بەکەلێک نایە برین باشە تۆ وەکو خۆت مانگانە چەند پارە لەدێەوە ئینتەرنێت و ئەم پەیوەندیە و نزیک مانگانە چەند پارەت بۆ شتانە دەچێت هیچ ماڵێک نییە لە 100 دلاری لۆ سەرێ سەرف نەکە هیچ ماڵێک نییە مانجە 100 دلاری لۆ قسەکردنی ئەنتەرنێت و موبایلی نەبی کەمەکەی 100 دلارە ئەمە گونجاوە ناوەڵە گونجاونی چارەسەر وڵا چارەسەری نییە قوربان بەڕای تۆ کۆمپانیانی نەکە ئستیغلالی خەڵکیان کردیانی بۆ نمونە پێیوەزنی بە حکوومەتەوە پێم وایە کۆمەڵە کۆمپانیایە بازرگانی بە قوتی و خەڵکێت قوربان ڕاستە کۆمپانیایە بەڵام دەبێ حکوومەتیش سانسۆر بخاتە سەر کۆمپانیای حکوومەت دەبی چاودێربی چاودێری بخاتە سەر کۆمپانیای ئێستا هەرچی قیت بیتەوە کۆمپانیایکی دانایە بە ناوی فاستینگ و بە ناوی نەورۆز و بە ناوی تیشکنێت و بە ناوی ئەو بازی لەو خەڵکی وەردەگرن و هیچ لەگۆڕێت دەڵێن هەمووی ئەو ئینتەرنێتانێک کەشە دەگەڕێتەوە بۆ دوو خەتی ڕئیسی دانەیەکیان لە تورکیاتە ئەم دانەیەکیانیش لە ئیراناتی هەموو یەک خەتی ڕئیسە هەر زاری ناوەچی لێ دەکەنەوە دەڵێن بۆ ئەنی وەکو هاوڵاتی وتنی بۆ هەڵخەڵەتاندی خەڵکی ئەو ناوانەی ئەو هەیە قوربان ئەمە هەر لە بیدایەتی هەڵخەرەتاوین هەتا ئاخیری قەتیش سانابی یعنی بەس ئەوەندەیە تو بەبیر دێت ئێستا چەند کارتی ینی شەریکەت هەیە بۆ نمونە ئینتەرنێت من ڕێبەرم بەبیر دێ دوای بۆ نەورۆز دوای بۆ فاستینگ دوای تارینێت قوربان ئێستا احتیمالی هەیە 15-20 هەبی زۆربیان ئەمە ناوی نازانم یعنی زۆربیان لەوانەیە ئێستا 15-20 نەوە خەتمان هەبی ئەنتەرنێت قسەکردنیش تەلەفۆنات ئەوە هەر ماشەڵای لێبی بە کارتەکەی ڕناگەی چەند زۆرە کارتێت وەکو خۆت وەڵای ئەمە ئەوانەی سەرچەکان فاستینگ و نەورۆز و کۆڕەک و ئاسیا و زین و ئەوانەمانێت نرخی پەیوەندیەکان ئێستا کە چۆنە بۆ نمونە تۆ مانگانە چەند کار داخلەکەی وڵای مانگانە بەلایانی کەم 4 کارەدا 5 کار کارتەکان بە چەندیە وڵی ڕیبایە کارتەکە بەخۆی 5,000 و بە 6,000 دەیکڕی ئەوە ڕیبایە بەس خەرکاتە ئێستا تێنەگەیە لەبەرەوەی ئەو تا ئێستا حکوومەتی عراقی خەریکە باش خوازە سەر کار دەکا کارتی ئینتەرنێت ئەسا دەنگۆک بڵاو تێ دەوڵا بەس نۆرمال دەگرێتەوە کاک خۆکەڕێک ئێستا نۆرمال بەکار ناینێ ئێستا ئەوی هەبی موبایل بەکاردێن بەڵام کارتەکان لە ئێستا کە دەگرانە بۆیەوە زۆریش بەڵام ئەتوەگەت ئەگەر ئیشەکە دەبی خەت سەریع ناتوانانی ئیشەکەی خۆت بە کارتە چڕایی بکەیت هەنی ڕۆژانە دەبی ئەگەر ئیشەی زەرورە دەبی ڕۆژانە کارتەکەت پێویستە کۆمپانیەکان پێ دوای ڕازگۆنە لەگەڵ خەڵک بۆ نمونە لەو کارتێکە بۆ ئەو چرکانێکە دیاریان کردیان بە تایبەت کارتی ئینتەرنێت کە خەڵک زۆر زەک لی لێ دەکەن ئەو مێگابەتانە کە دەیدێن ڕاستە نەخێر دوورە لە ڕاستی شتانە هەمووی هەم پەیوەندیکردن هەم ئینتەرنێت پێ دەرێ بە 25,000 فرێ بەڵام وە نییە 80 گیگای دەداتن بە 25,000 پێش دەرێ فریە ڕۆژانە لۆت هەیە 2 گیگا و شتێکی بەکاردێنی پاش 2 گیگا و شتەکەی خەتەکەت خاو دەبی نابتەوە هەمووی هەم ئیتسال هەم ئەنتەرنێت هەمووی فێرکردن لە خەرک خۆکردن لە چاوی خەڵک پێ دەرێ بە بەلاشە و بەلاشیش نییە وەکارەکەی چێ بەڕای تو کەست ئاوایە خەرکە غەریب حارە لێ ناپێستەوە خەرک هەمووی پشتیمەلی حکوومەتی گرتێ بەڵام نایە پشتیمەلی ئەو کۆمپانیا بگری ئێستا کۆمپانیەکانن کە ئاوا لە خەڵکە دەکەن بۆ نمونە ئەنی زۆر زامنە و شتێم گوێ لێ بوو کە دەڵێ ئەو خەتەیە فریە بۆ نمونە ئەنی ئەو فریە ڕاست نییە نەخێر دوو لە ڕاستی ینی بۆ نمونە ئێستا وەرە ئەو خەتانی ئێستا لەبەر دەستی منە ئەوە 9 گیگای دەدا بە 25,000 ئەوە 80 گیگای دەدا ئەوە بە 39,000 9 گیگای دەداتن ئەو شتانە دوو لە ڕاستی ئەوە شەریکە گێگای دیاری کراوە بەس پێ دەرێ بێ سنوور ئەسڵەن ئەو شتانە دوو لە ڕاستی هەموو خۆرکردن لە چای خەڵک بەڵام خەڵکە بە ئاگا نایە هەمووی پشتیمەلی حکوومەت دەگری کاکە لۆ هەر ناستن لە هەر ئەگەر هەر لە هیچ زیێکی ناتوان لە فەیسبوک
شتێکی ئالام بکەن با هەموو بە یەک ڕۆژێک ڕۆژ هەموو ئینتەرنێتەکان قەپات بکەم بزانە شەریکە زیانە شوێ دەکەی با ئەو غەڵەتانێکی هەیەی خۆی چاکاتن ئەتو ئێستا لێرە ئەنتەرنێت هەیە دەچێت شوێنێککە ئەنتەرنێت نامینێ ئەو شەریکە یەک دقەش کە ئەوڕۆ کارتە داخل کرد مانگەشکەوەچی ئەوڕۆ یەک دقەت خاتر ناگری ئەو کارتی هەشتت دەیبا لەبەرچە توکو خۆت ئینتەرنێت و پەیوەندی واتە مۆبایل و پەیوەندی هەردووچی بەکاردەینی بەڵێ نرخەکانیان چۆنە بەڕای تۆ وڵای نرخیان گرانە کۆمپانیاک بەکاردەینی لە مۆبایل ئی من نەورۆزە ئەوە ئینتەرنێتێک ئەدی کۆڕەگاسیا بەس کۆڕەچ بەکاردەینم مەگەن چین دەکەی ناو کۆڕەچی وڵی من حسابم نەکرێت چکە ئمە زۆری تێدای کارت کە چکە لەبەوەی تاویل وشتی دەنێرین و برادران بەس ماش دەگاتە چ لە زای لەوانێ کۆڕەکەم بەری ئەدی نەورۆزەکە 25,000 ئەو 25,000 فریە فریە 25 بەرێ بە زارێم دەی تێ دەکەم زۆریشم پێ نییە بەس مانگەی لەوانێ سێ دەی تێ بکەم مانژێ 25 شتێ دەکەم چۆنە خەتەکە لە ڕووی قووەتەوە بەخوای نەورۆز باشە تاعات دەک باشە لە ناوی شەکەیمە دەزام چیان باش و چیان خراپە لە ناو هەولێر زۆر باشە بەس زای ژوێ خاو دەبتەوە ئەدی ڕازگۆیە لەگەڵەوەی کە دەرێ بنوونە بە 25,000 خەتێکی فری دەدات فریەکەی 150 گێگایە ئەنی کە تۆ 150 گێگات بەدەست بەکارهێنا ئەنی تاوە لە پاشنجی خەتەکە ئیش ناکە خەتەکە ئیش ناکە ئەی زۆر زەر تۆ کە لە نێو باسەکەی زۆر زەر دەبینین خەتی ئینتەرنێت ینی خۆم کە بەکاری دێنم لە کۆتاییەکان وردە زۆر خاوە دەبێتەوە هۆکارەکەی چیە؟ وایە خاو دوو ڕۆژ پێش مەوعیدی خۆیم خەتەک خاو دەبیتەوە ئەنی ئاگدارکردنەوە چە شەرکە ئاگدار دەکاتەوە باش ئەو شەریکانەی ئینتەرنێتی ڕازگۆنە لەگەڵ خەڵک بۆ نمونە یەکی فاسلینجی 18 گێگای دایە 18 گێگای تەواو دەداتێ 18 گێگایە بەس دەتوانانی گێگایەکی مەسەلەن بە 500 مێگابایتی ببات ئەنی لە سورعیدەتانی وەلێکات ئەو شتەی دەکا ئەو شتە هەیە ناو هەم خەتە چیە ئەمە خەتەکمان نییە کە دیاریکراوە بیتن خەتەکانی ئینتەرنێت چۆنم بەڕای تۆ بەگشتی لە زۆر خراپە بەخۆی و شەریکاتانە هەمووی ینی قانونەچیان هەیە مەسە تا ساڵێک و خەتە باشە خەتەشکردینتە بازار و خەتە خاو دەکاتەوە هۆکار چیە ینی منیش متابعەوەم کردیە ینی جۆرەها خەتی ئینتەرنێت هەیە ینی هەموو ساڵی هی نوێ دەردەچێت هۆکارەکەی چیە؟ هۆکارەکەی خەڵکە ئەگە خەڵک خەتەک بەکار نەینیتن هەموو یەک ئەوە بیتن مەزان شەریکە ناتانی وە لە خەڵکەکە بەس خەتای خەڵکەکەیە خەتای شەریکەی نییە بینەران و بسەرانی خۆشەویستەوەی گوێبیستون پەیام و سەرنجی کۆمەڵی هاوڵاتی شاری هەولێر بوو کە باسییان لە گرانی نرخی ئینتەرنێت و مۆبایل کرد بەداخۆ لە ئێستاکەدا دەبینین بە بڕیارێکی لە ناکەو لە حکوومەتتی عێراقەوە باس خراسە کۆمپانیەکانی پەیوەندی وال ئەم کارتەیە لە 5,000 و بەرزکراوە بۆ 6,500 و تاوەکو ئێستاکە کە نرخی پەیوەندەکان لە حکوومەتتی عێراق دابەزی بەڵام هەتاوەکو ئێستاکە لە هەرێمی ئێمە دانە بەزیوە و هەروەکو خۆی ماوێتەوە بۆیە هاوڵاتیان گلەی و ڕخنەکانیان لە ڕێگای ئێمایکی ئێمە گەیاندەوە تا ئەڵلقەیەکی تر و بەرنامێکی تر پەیامی تۆم بێەوەی خۆشەویست شاد دەمەوە بەخۆی گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ